لێرە کۆرپەی ئاواتی کوردان لەدایک بوو، بەڵام بە ساوایی ڕۆحی دەرچوو. ئێرە مەهابادە، شوێنی چەقینی داری بێداد. مەهاباد یەکێکە لە شارە بەناوبانگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوا و باشووری گۆلی ورمێدا هەڵکەوتووە. مەهاباد لە باکوورەوە لەگەڵ میاندووا و لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ بۆکان، لە ڕۆژاواوە لەگەڵ نەغدە و پیرانشار و لە باشوورەوە لەگەڵ سەقز، دراوسێ و هاوسنوورە. پێشتر ناوی سابڵاغ بوو، ئێستاش زۆرێک لە خەڵکەکەی خۆی هەر سابڵاغی پێدەڵێن. لە ڕاستیدا ئەم ناوە ساوجبڵاغ بە واتای کانی ئاوی سارد بووە و سەفەویەکان ئەم ناوەیان لێناوە، بەڵام دواتر لە سەردەمی ڕەزاشای پەهلەویدا و لە ساڵی 1934 ناوی مەهابادی لێنراوە کە بە جۆرێک پەیوەندی لەگەڵ مێژوو ناوی ماددەکانەوە هەیە. بە چاوگرتنی شوێنەوارەکانی وەک فەقرەقا و بەردەکونتا دەتوانین مێژووی ئەو شارە بگەڕێنەوە بۆ هەزارەی ئەوەڵی پێشزاین، دەورانی ماددەکان و دەسەڵاتداری مانایەکان. سارەمبەگ کوڕی سەیفەددینی شارەزووری جێگای دریاسی یا جێگای دەستەڵاتداری خۆی جۆستەوە بۆ لای مەهاباتی ئەوڕۆ بەهۆی وەی کە کانیاوێکی سارد و گەورە و پڕئاوی لێبوو. هەر بۆیش بەهۆی ئەو بەیسلا کانیاوە کە ئەو زەمانیش باو بنێوی تورکیان لەسەر شار و ناوچە ئەوانەدا دەنا، نێوی ساوج بڵاق یا سۆق بڵاق یاوەی کە مەعادلی تورکیەکەی کانیاوی ساردیان دانا و تا نزیک بە سەدەی 19 نێوی ساوج بڵاق یا سابڵاغی خۆمان هەر لەسەر ئەو شارە ماوە. بەڵام لە ساڵی 1935 کە لە مێژووی مەهاباد بە ساڵی سێڵاوی گەورە نێوبردراوە، سێڵاوێکی گەورە کە دێ بەشێکی زۆر لە شاری مەهاباد وێران دەبێ و دوای هاتنی ڕەزاشای پەهلەوی بۆ شاری مەهاباد و دیتنی وەزعیەتەکە و فەرمانی چاکردنەوەی دووبارەی شاری سابڵاغ بە پێشنیاری وەڵام ڕزای ڕەشیدی یاسەمی شاری نێوی مەهاباد بۆ سابڵاغ بەنەزەر گیرا و لەو کاتەوە ئیدی نێوی مەهاباد بە فەرمی لە سەر ئەو شارەدانرا. ناوی مەهاباد وە بیرهێنەرەوەی ناوی کۆمار و پێشەوا قازی مەحەممەدە، ئەو کەساتی کە لێرە چاوی لە ڕووی ژیان هەڵێنا و قوتابخانەی کوردایەتی کردەوە و کۆماری پێکهێنا، هەر لێرەش خۆی کردە فیدایگەل و نیشتیمان. مەهاباد زۆر کەسایەتی لێوەشاوی لە هەموو ڕوویەکەوە تێدا هەڵکەوتون، بەڵام ڕەنگە ناو ناوبانجی هیچیان بە تایبەت لە ڕووینەتەوەییەوە لەسەر و ناوی قازیەوە نەبێت. قازی مەحەممەد بە ناوی نهێنی بینایی بۆتە ئەندامی کۆمەڵی ژێکاف و زۆری پێناچێت، دەبێتە کەسی یەکەمی ئەو کۆمەڵەیە. قازی بەردەوام لە هەوڵی خزمەت بە نەتەوەکەیدا بووە و لەگەڵ تێکۆشان بۆ وەدیهێنانی مافەڕەواکانی میلەتەکەی لە هەوڵ و کۆشی فەرهەنگیش بەردەوام بووە و بۆ یەکەمین جار لە مەهاباد قوتابخانەی کچانی دامەزراندووە. ئەو سەرەڕای ئازادی خوازی و بڕوا بە پێشکەوتن، یەکگرتووی و شکاندنی دابە کۆنەکانی بۆ سەرکەوتن و پێگەیشتنی گەلەکەی بە پێویست دەزانین.
هەر کەسێک قازی دیتبێ بێگومان کەوتۆتە ژێر کاریگەری کەسایەتی و کاریزمایە و ڕێبەرەوە. لە ئەنجامدا دوای ساڵێک و یەک ڕۆژ پاش ڕاگەیاندنی کۆمار لە مەیدانی چوارچرای مەهاباد هەر لەوێ لەگەڵ سەیفی قازی و سەدری قازی لە سێدارەدران و بەمەرجیش خزمەتێکی دیکەیان بە خاک و گەلی کوردستان کرد. ئەو قەتی کەس بۆ خۆی فیدا نەکرد، بەڵکو هەر بە پێی شاهیدی تاریخ شهادەتی تاریخ ئەو خۆی فیدا کرد بۆ میلەتی کورد، بۆمانەوەی میلەتی کورد خۆی فیدا کرد. لە کاتێکدا کە جیراش دەیتوانی پێش بەر لەوەی کە جیرانەکە دەیتوانی بڕوە کە نەڕۆی، چون قەتڵ و ئامی تەورێزی بە چاوی خۆی بینی بوو، لە زەنجان و میانە کوشتار کرابوو، لە زۆر جێی دیکە ئەو پێی خۆش نەبوو ئەو کوشتارانە و قەتڵ و ئامانە لە کوردستانیش دووپات بێتەوە، بۆیە نەڕۆی و بۆ پاراستنی میلەتەکەی خۆی فیدا کرد. و تەواوی ئینسانهای سادق و دروستکار وەک هێمن و هەژاور و ئەرز دەکەم ئەتری گوڵوڵانی و ئەوە شاعیرەکان وە سەدان سیاسەتمەداری دیکە و کەسایەتی زۆر گەورە وەک شایدی تاریخ وەک بارزانی نەمرو کە لە کتێبی کاک مەسعود بارزانیدا باز دەکرێت کە سەراحەتەن هەمویان شەهادەتی وێ دەدەن کە پێشەوە کروێتی من دەتوانم بڕۆم، بەڵام بۆی کە میلەتی چیلێنێ و میلەت کە پۆی لەخێنێ خۆم فیدا دەکەم بۆ میلەتەکەم. و پێم وایە پێشەوە قازی جوزوی تاقانە ئینسانەکانی مێژوویە، وەک مەندێلا و وەک مەهاتما گاندی، پێم وایەوە دووسێدانە سێ چواردانە تاقانەی مێژووی تاریخی بەشەریەتن کە ڕۆژ دەگەڕۆشە تا مێژوو بەرەو پێش دەچێت. ئەوانە خۆشەویستتر دەبن لە نێو بیر و ڕای گشتی و بیر و ڕای جیهانیدا. یەکێک لەو شوێنانەی کە لە مەهاباد سەرنجڕاکێشە و گرنگی تایبەتی خۆی هەیە ئاوبەندی مەهابادە کە ساڵی 1969 لەلایەن ئەندازیارانی یوگۆسلافیەوە دروست کراوە و 47 مەترونی و بەرزە و 700 مەتریش درێژیەکەیەتی. ئەم ئاوبەندە دوو تۆڕباینی لەسەردانراوە کە 6 مێگاوات کارەبا بەرهەم دێنن. جگە لەمەش بۆتە شوێنێکی گەشتیاری و لە هەموو لایەکەوە خەڵک ڕووی تێدەکەن و ڕێگا و جادەکانی سەردەشت و پیرانشاریش لێرەوە تێپەڕ دەبن. ئەمەش ڕمێن و قەرەباڵغێکی زیاتری تێخستووە. ئەشکەوتی سەهۆڵان کە لە 42 کیلۆمەتری شاری مەهاباد هەڵکەوتووە، یەکێک لە گەورەترین ئەشکەوتە ئاویەکانی جیهانە و ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ لای خۆی ڕادەکێشێت. گەشتیاران بە دەرگایەکدا دەچنە ژوورەوە و دادەگەڕێن بۆ سەر ئاوەکە، لەوێوە بە بەلەمی بچووک گەشتێک بەناو ئەشکەوتەکەدا دەکەن و لە داوێنی دەرگاکەی دیکەدا دادەبەزن و سەردەکەونەوە تا لە ئەشکەوتەکە بێنە دەرێ. شاری مەهاباد کەشوهەوایەکی لەبار و ئاوێکی سازگاری هەیە و ئەمەش بۆتە هۆی ڕەونەق و ڕەواجی ڕەز و باخ لەم شارەدا. سەرڕای بەرهەماتنی زۆر و میوەی جۆر بە جۆر سێو بەرهەمی سەرەکی باخەکانیەتی کە ساڵی وا هەیە زیاتر لە 140,000 تۆن لە هەموو چەشنەکانی سێو لەم باخەدا بەرهەم دێت. ئەمەش بوارێکە بۆ ئەوەی خەڵکێکی زۆر لەم کەرتەدا دەست بەکار ببن و لە پەتای بێکاری ڕزگاریان ببێت. شارستانی مەهاباد بە وجودی ئەفرادێکی فعالی کە تێیدان بەخصوصدا بەخشی کشاوەرزیدا توانیویانە قەدەمهایەکی زۆر چاک هەڵبێنەوە. ئەکسەری باغاتی شارستان
باغاتی سێوە ئەلبەتە کشاوەرزان فقط لەسەر بەحسی سێوی زوومیان نەکردو دە بەحسی میوەهای هەستەداردا وەکو شەلیل شاوڕۆن وەکو جێلاز وەکو ئاڵو باڵ و دە هەمووی ئەوانەدا فعالن و بەحسی سێو لە سابلاغێ ئەلحەم بە مەرحەلەیەکی گەیشتو وەک چۆن دەبینین لە زۆر شاران تەولیددا ناسن شاری سابلاغێ شەراوە ئەو شەڕایەتی بە شاری تەولیدی سێو دەناسرێت باغاتی سێوی ما کارکردنیان وەکو سایر مەحسولاتی دیکە نیە ئەمە نەبەهارێ نەهاوینە نەپاییزێ نەزستانیە بە شەڕایەتێکی کە ئەو باغانی احتیاجیان بەکار هەیە دایم لە سەرکارین و مەشغوڵی تەولیدین ئەوە باعیس بووە کە هەم دە بەحسی کار و تەولیددا قسە بێنێ بۆ شاری قسە بێنە بۆ هەم شاریان قسە بێنە بۆ تەولید کنندگان و هەروەها هەر ئەوەش باعیس بووە دەرامەدەکەی دنێو شاریدا هەزینە بکردێ دەبینین چهرەی شاری سابلاغێ ئەگە فەرقی هەیە لەگەڵ شارهەیە هەم جوار دلیلی ئەوەیە کە ئیسفادەهایەکی کە جەماعەت لە دەرێ دەکەن دێن لە نێو شاری خەرجی دەکەنەوە باغاتێکی کە ئەمە هەمانە فەزایەکی فوق العادە جوانیان بۆ شارەکەمان ساز کردووە. لە مەهاباد هەندێیەکەی بەرهەمێنان و کارگەی پیشەیی خەریکی کار و چالاچین لەوانە کە دەتوانین ئاماژەیان پێ بکەین کارگەی ئاو، کارگەی ئارد و کارگەی بەرهەمێنانی شیرەمەنی. لە کارگەی شیرەمەنی مەهاباد ڕۆژانە زیاتر لە 300 تۆن شیر و هەموو جۆرە بەرهەمەکانی شیر دێنە بەرهەم. ئەمەش بە ئامراز و کەرەستەی پێشکەوت و سەردەمیانە دەکرێ و هەموو مەرجەکانی تەندروستی و لایەنە ستانداردەکانی تێدا ڕەچاو دەکرێت. مەهاباد شارێکە مستعید بۆ هەموو جور سەرمایە گوزاریەکی ئەلحەمدوللیلا بە تایبەت دە زەمینەی کشاوەرزی و دە زەمینەی دامداری و ئاژەڵداریدا. ئەمەش ئەو وەک یەکدانە وەزیفەیەکی نەتەوەیی ئەومان حساس کرد کە دەبێت ئەگەریش قرارە سەرمایە گوزارێک بکردرێ و کارێک بکردرێ ئەو کارە لە منتەقەی خۆمان و لە مەهابادێ بکردرێ. شرکەتی ماوەی 4 ساڵە تۆلید و فعالیەتی خۆی دەست پێ کردو و 2-4 ساڵەشدا ئەلحەمدوللیلا هەم محسولاتەکەی لەنێو ئێران و هەم لە دەرەوە بە تایبەت لە عێراق و لە زۆرتر لە کوردستانی عێراقی بڵاو بۆتەوە و ڕادێکی زۆری لە ڕەزایەتمەندی کەڵگۆرگران و ئیستفادە کنندەکانی بۆ خۆی بەدەست هێناوە. فەقرەقا لە ناوەڕاستی شاخێک هەڵکەوتووە کە دەکەوێتە 15 کیلۆمەتری باکووری ڕۆژهەڵاتی مەهاباد. گۆڕئەشکەوتێکی لێیە کە فەقرەقای پێدەڵێن. مێژووناسان و لێکۆڵەران زۆر شتیان لەسەر باس کردووە. ئەوەی ئاکامی لێکۆڵینەوەکانە پێمان دەڵێ کە ئێرە ئارامگە و گۆڕی ژمارەیەک زۆر لە شاو شازادەکانی میدیان. شاعیرانی گەلهەژار و هێمن ڕۆڵەی مەهابادن، پێکەوە خوێندیان، پێکەوە پێگەیشتن و پێکەوە سەودای نیشتیمان کەوتە سەریان. وەها دوانەبوون لێکجانە دەکرانەوە و هەردووچیان بە هەژار هێمن بانگ دەکران. وەرە با دەسەمل
مەلی بێچاران بین هەر هەژار هێمنەکەی جاران بین. بە تاوانی کوردایەتی زۆر جاران لێک دابڕاون و یەکیان گرتوۆتەوە، بەڵام ئەم جارە بەڵێنیان داوە تازە لێکدا نەبڕێن، هاتوونەتەوە مەهاباد و بە سەربەرزی لە دیمەنی شارەکەیان دەڕوانن. هێمن بە ئاوازی کوردانە بە کیژانی شارەکەیدا هەڵدەڵێ: لەباری نازەنینی دڵتەڕی شادی لە چاوی بەد بە دووربی ئەی کچی جوانی مەهابادی. هەژاریش کڕنۆشی بۆ دەبات و تاسەی دڵیدا دەمرچێنێ: دڵە وا شاری مەهابادە وەرە، کاباتە ڕووگەتە کڕنۆشێ بەرە. لایەنە خۆشخانە کەوتم چاوەم لە بوەستاوەوەم. نزیکەی 3 سەدەیەنەوە لە دوایینەوە خەڵکی مەهاباد بۆ نوێژ و نزا ڕوو لە شوێنێک دەکەن کە مزگەوتی سووری پێدەڵێن. مزگەوتی سوور ساڵی 1970 کۆچی لە سەردەمی سەفەویەکاندا بە فەرمانی بوداق سوڵتان لەسەر ڕووی 1259 مەتر بنیاد نراوە. بەشێکی بینای مزگەوتەکە لە بناغەوە بەبەر دروستکراوە و بەشی هەرە زۆریشی خشتی سوورە. هەیوانە سەرەکیەکەی 12 کۆڵەکەی تێدایە و جوانیەکی تایبەتیان پێبەخشیوە. حەوشە و بۆتە شوێنی دانیشتن و کات بەسەربردنی پیرە پیاوان. پیر و بە ساڵاچوو لێرە جگە لە بەجێهێنانی ئەرکە ئاینیەکان سەربوردە و بیرەوەریە تاڵ و شیرینەکانی ژیانیان دەجێڕنەوە. وەرزش لە مەهاباد گرنگی زۆری پێدەدرێ. لە لقە جۆر بە جۆرەکانیشیدا کەسی سەرکەوتووی تێدا هەڵکەوتووە. ساڵانە لە چێبڕچێکاندا پلە و پایی بەرچاو بەدەستدێنن. ئێستاش لە ناولاوانی ئەم شارەدا وەرزشی پارکۆر هۆگر و لایەنگری زۆری پەیدا کردووە. ئەم وەرزشە پێویستی بە ئەمراز و کەرەستەی تایبەت نییە و بە وەرزشی ناوشەقام و کۆڵانەکان ناسراوە و تایبەتە بە گەنج و لاوی بەوزە. لێرەش بە گەرمی پێشوازی لێکراوە. پارکور یەک مەزموعی هەدەفمەند لە حەرەکاتە بۆ گەیشتن لە یەک نوقتە بە نوقتەیەکی دیکە، هەر ئەو زوورێکتم دەسەرێتترین کات بێخەتەرترین ڕێگا وە سەرفی کەمترین ئێنەرژی. دەنێزە پارکور نەمایشینێ و دەستدا تەواوی حەرەکاتی کە لە پارکوردا لێ دەدرێت دەبێت کاراییان هەبێ و هەدەفی ئەو حەرەکەتە دەبێت ئەو بێت کە من بە هەدەفێک بگەم. لە مەهاباد ئێمە گروهی هاس ئەو وەرزشەمان لە ساڵ 1970ەوە بۆ مەهاباد هێنا و تا ئەلان زیاتر لە 700 إلى 800 نەفەرمان فێری ئەو وەرزش و هونەرە کردووە.
مەهاباد زۆر هونەرمەندی لە باوشی خۆیدا پەروەردە کردوون و بە درێژایی تەمەنی بێبەش نەبووە لە هونەر. ئێستاش لەم شارەدا زۆر کەس هۆگری هونەرن و بە دەنگ و خامە و مۆسیقا هونەر دەخۆڵقێنن. مەهاباد تقریبا دەتوانم بڵم لە دێرینەوە مۆسیقی تێدا پەروەردە بووە، بەخصوص لە ماڵەکان، بەخصوص لە ماڵە مامۆستاکانی وەکو مثل لە ماڵە ماملەکان، وەکو کەسانێکی دیکە کە لە ناوچەدا هەبوون کە بەرهەمیان هەیە ئێستا بەرحاڵ سعی دەکەین تا ئەو جێگای بتوانین بە شێوەیەکی دروست و حسابی بتوانین فەرهەنگ و نەریتی موسیقای ئەو وڵاتە کە بەشێک لە فۆلکلۆر دەگرێتەوە، بەشێک لە میلیەتی ئەو ناوچەیە دەگرێتەوە، بتوانین تەرویجی بدەین و بە شێوەیەکی باش بگاتە نسلەکانی ئایندا. لە مەهاباد ئینسانهایەکی باشمان هەبوو لە زەمینەی نەقاشیدا، ئینسانهایەکی بەدەست و بردمان هەبووە، ئینسانهایەکی زانامان هەبووە. ئێستاش نەمونان هەیەکی وەگە ئوستاد سمکۆ پاکزاد، سمکۆنای هونەریەتی ئیسماعیل پاکزاد و هەروە خانم دکتۆر مهری پاکزاد کە ئەویش هەرکاری نەقاشی کردو، بەڵام نەک ئەوەی کە لە نێو خەڵکدا بێ هونەری خۆی نیشاندا. لە ڕووی عەلاقە و ئێحساسی خۆمەوە بەدووی کەوتمە ئەوەی کە هەمیشە لە تێروپڕی هونەر دەگەڕام تا ئەوەی کە دانیشم بە هونەرێکەوە خۆم نیشاندەم، خۆم مەترەحکەم. بەڵام زۆر جار کە ئەو ئێحساسە خۆ نیشان دەدا، من هاتووم قەڵامێکم بەدەست گرتووە، ڕنگ و قەڵامێکم بەدەست گرتووە، هونەری خۆم لەسەر ئەو تابلۆیە بە شێوازێکی زۆر جوان نیشاندا. بەڵام زۆر جوانە، زۆر جارانیش ئەگەر هەویستومە پەیامێکم پێبێ بۆ خەڵک، متمەینەن هاتووم فکرم لێ کردوێتەوە، بەرنامە ڕێزیەکی تایبەتم بۆ کردووە و ئەو شتێک کە مەدی نەزەرم بووە من بۆ لە نێو تابلۆیدا پیادەم کردو و خوڵقاندومە. کۆمار بە ساوایی لە سێدارە درا، بەڵام ناوی مەهابادی لە جیهاندا بڵاو کردەوە.